بە 675 لە شەریکەی دەکرێت. ماوەی چەند ڕۆژێکە نرخی بنزین لە بەنزیخانەکانی شاری هەولێر ڕووی لە بەرزبوونەوە کردووە. بە جۆرێک لە بەشێک لە بەنزیخانەکان نرخی لترێک بنزینی نۆرماڵ لە نێوان 650 بۆ 700 دینارە. ئەمە لە کاتێکدا پێش چەند ڕۆژێک نرخەکەی لە نێوان 550 بۆ 575 دینار بوو. ئەمە شوفێرانی نیگەران کردووە، داوا دەکەن حکوومەتی هەرێم ڕێگری بکە لە بەرزبوونەوەی نرخی بنزین. گلەیەکی زۆر گەورەمان لە حکوومەتی هەرێم هەیە لەبەرەوەی ئەو بەنزیخانانە هەمووی سەر بە مەسئولەکان وەیە. فەقیر ناتوانانی بەنزیخانەی دابنێ بەڕاستی، لەبەرەوەی هەر ڕۆژێ سعرەکە و هەر ڕۆژێ ئەوەکە و یعنی حکوومەت حەقویان لە بازارەکەی دابەزینی بنزینەکەی بتوانێت هاوڵاتی ئیش بکات. خراپەکە ئێستا بە 675 بە 680 ئەوانی دیکەش بە کەیفی خۆیان دەرێن، ئەوە سوپەرە، ئەوە محەسەنە، ئەوە نازانم چە، کەس نازانیانی بەڕاستی ئەوە چ بنزینەکە. توجارەکان ئەڕۆن لە دەرەوە تێرنی بە 350 بە 300 لێرە ئیدەن بە 750 بە فەقیر وەژاری سیارە لە کوردستانە. یانی ئەمە چۆنە بێشتیوە ئەبێ داوا لە حکوومەت بکەین ڕێگەیە بۆمە دانێت لە 500 بەسەرەوە نەبێت. پێشتر بنزینەکە بە 450 بە 500 بوو، زۆر لۆمە زۆر باش بوو. ئێستاکە بوویتە 700 دینار نەفەر ئالێرە دەمانبەتە بنی دنیا هەر دەرێت 3000 دینار یان دەرێت 2500 دینار. نە خەرکەکە پارەکەمان دەداتێ پارەی بنزینەکە پێخەرکەینەوە، نە پارەی بنزینیشمان پێتەرتیب دەبیتن مارمەدارەکەی پێبژێنی. بنزینەکە ژاوە لەنکاوەکی گران دەبی، داخلی تەکسیش هەروچی جارانە. بنزین گرانبی هەرزانبی خەڵکەکە فێر بووە لەگەیەک ئەوەی فێر بووە. یعنی مەسەلە بە چەند چوبیتە ئەو جێی حسابی ئەوەی ناکە مەسە بنزین گران بووە هەر ئەو سعرەکەی خۆی دەدا لۆی تەسیل لە تەکسیان دەکات. بەرپرسانی حکوومەتی هەرێم لە ئاز گرانبوونی نرخی بنزین دەستەوەستانن. ڕای دەگەنن بازار ئازادە بۆیە ناتوانین نرخێکی دیاریکرا بۆ بنزین دیاری بکەین. خاوەنی بنزیخانەیەکیش دەڵێت ئێمە لە بەرامبەر گرانبوونی نرخی بنزین بەرپرسیار نینە، چونکە ئەوە ئێمە نینە بنزینمان گران کردووە، بەڵکو پاڵاوگە و کارگەکانن نرخەکەیان بەرز کردوتەوە و بە گران بە ئێمەش دەفرۆشن. بنزین گرانبوونەکە لە دەستەمانیا ئێمە شەریکەیە بۆرسە هەیە، دەچین سعرە شەریکە لێ دەپرسین بە چەندیا بە ئەوەندەیە ئەمە دەینین شتێک قازانج داخینە سەر و دەفرۆشین. بەس ئێستا حالیان بنزین شەریکە لە سەمەی گران کردی، ئەمە بە ناچاری دەبی گرانیکەین. ئەگەن ئەمەش پێمان خۆش نییە بەڕاستی کە بنزینی گرانکەین و ئەمەش مشتریەکانمان لە سعرەی لێ ڕاتینە و هەر پێمان خۆشە و سعرە ببینێتەوە، بەس کە گران دەکرێت لە سەما ئەمە ناچار دەبین گرانکەین. بەهۆی قۆڕکردنی بازاڕی سوتەمەنی لەلایەن چەند بەرپرسێکی بازرگانەوە ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرما کێشەی نرخ و خراپی کوالێتی بنزین لە کوردستان سەر هەڵدەدات. تا ئێستاش حکوومەتی هەرێم نەیتوانیوە چارەسەری ئەو کێشەیە بکات. ئەوەش لە کاتێکدایە ماوەی چەند ساڵێکە لە شارەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق لترێک بنزین بە 450 دینارە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.